بینەرانی عزیز دووبارە سەڵاو کاگەکرم دێمەوە لای تۆ هەمیشە گلەی ئەوە لە هاوڵاتیانی هەرێمەکرێت کە پەیان بە گرنگی ئەو نەبردووە و زۆر جار تانکیەکەی سەربانی پێویستی بە سعاتێک 2 ساعتە بۆی پڕبێسەیرەکەی 5 ساعت 6 ساعتە و ئەوە لەبەری ئەڕات و کەس نییە لەمە بپرسێتەوە کەواتە نەبوونی کۆنتترۆل لەسەر بەکارهێنانی ئاو چ کاریگەریەکی سلبیە بێت بۆ داهاتوو بە تایبەت خۆتەزانانی ئەمە ئاوی سازگار و شیرینە وڵاوە هەچەندەوە بەرپرسیارەتی وەزارەتی شارەوانیە بەڵام ئێمەش ئاگادارین لە نزیکەوە کە تا ئێستا زۆربەی کۆچان کۆڵان و کوچەکان دەڕۆی یاوەی ئاو بە فیڕۆ دەڕۆی یاوەیە ساری بێت یاوەیە دەزی مناڵێکە یا ژنیەکە ئەوەی پێدەکە ئەوە لەو شوێنانە ئەهمیەتی دەزانێت کە ئاویتیانە ڕاستی ئەوە ئیلا بە ڕێنمایی و بە شارکردنەوەی هاوڵاتیان و خۆیان دەبێت ئەوە بزانن و بە دانانی سعاتی بەڕاستی ئێستا پێشبینی کراوە بزانم خەریکە دەستیش پێ بکەن دانانی سعاتی ئاو کە بە تەساعودیش بێت چەند زیاتر سەرفکرا پارێ زیاتری بێت بەڵام ئەوە تەمەن کاریگەری چێکدار زۆری هەیە بێزگە لەوەش کە ئاوەکە دەڕۆ خۆشی لیگ لە زۆر بێ شوێنەکاندا دەڕوە ئەوە بۆکو برێن بەڕاستی کارەساتێکە کە لە کوردستاندا بە تایبەتی لە هەولێرە ئەمە زۆر دەیبینین لە سلەیمانیە کەمترە لەبەرەوەی ئاو ئەسڵەن لە سلەیمانیە کەمتر هەیە ئەوە زۆر پێویستە لە ڕێگەی فەرماگە پەیوەنددارەکە و لە ڕێگەی کەناڵە ڕاگەیاندنەکانیشەوە ئیشی لەسەر بکرێت کە خەڵک وشار بکرێتەوە کە ئاو بە چۆن دەست دەکەوێت چەند تەکلیف دەکات تا دەگاتە بەڵام هەست ناکەی وەزارەتیش کەم تەرخەم بووە لەوەی لە تەوعیە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان پێم وایە زۆریشی بۆ کراوە لایەن وەزارەتەکانەوە بەردەوام خەریکینە بەڵام سەیترە نەکراوە خۆ دەزانی ئەگەر شارێکی وەکو هەولێر تا نزیکی 200,000 ماڵ یا سلەیمانی 200 ینی ئەوەندە سەیترە نەکراوە زۆر ئەوەی کرا سەرپێچی کراوە و ئیشی لەسەرکەوە بەڵام بەڕاستی هەتا ئێستا بن بەرنەکراوە حاڵەتە بەردەوام هەیە کاکەکرم بەپێی هەندێک داتا و زانیاری نافەرمی ئەوترێت لە هەرێمی کوردستان توانراوە تەنها سوود لە ڕێژەی 5% لە سەدا 5 ئاو ببینرێت ئەمە بۆچی وایە ئایا فعلەن وەکو مامۆستاوتی کێشە و خەلەلەکە لەوایە کە بەرنامە نییە بۆ ئیدارەدان دەگەڕێمەوە پێشتر ئەو ئاوی ئێستا ئێمە بەکاردێنین زۆربەی بۆ خواردنەوەیە کە بڵێن بەکاردێ بەشێکی کەمیشی بۆ کشت و کاڵ و ئاودێری لەبەرەوەی حکوومەتە لە دوایەکانی پێشتر پێشی بڵێن ڕاپەڕین احتیمامێکی وادە نەدراوە بە کوردستان بەڕاستی هیچ پرۆژەیەکی ئاودێری استراتیژی تێدەرم بۆ ئێستاوە بە خەریکە لەبەرەوە ئەوەی هاتووە ئەو پرۆژە ئاودێریانەی هەموو بە شێوەیەکی تەقلیدیە ئەوەش نسبێکی کەم لەوانەیە هەر 150 بێت کە جەنابەت باسی دەکەی یا تۆزێ زیاتر یا کەمتر بەڕاستی ئەوە هیچ پرۆژەی استراتیژی نەکراوە بتوان لە کاتێکدا کە دەشتەکانی هەولێر و شارە زوور و شانەدەری و ئاکریە و گەرمیانەوە چەندین شوێنی پرۆژەی استراتیژی تێدایە ئەوە دەگەڕێتەوە بەڵام کاگەکرم وەکو مامۆستاش لە قسەکانی وەکو پسپۆرێک باسی کرد ئەڵێت بەنان ڕاستەوخۆ ئەڵێت وەزارەتی کشت و کاڵ پلان و بەرنامەی نەبووە بۆەوەی ئیداری سەرچاوی ئاوبات خۆشت لە قسەکانتە هەر هەمان قسە دووبارە کردەوە کە ئەم پلانە نەبێت تا ئێستا نەبوو ئەی کەی ئەبێت پلان منام ئێمە وەکو سەرەتا لە وەزارەتی سەرچاوەکانی ئاو ئێمە لە 2006 دەستمان پێ کرد تا یەکگرتنەوە وەزارەتەوە پلانی باشمانە و لازەر تا ئێستاش پلانمان هەیە بەڵام پرۆژەی ئاودێری و پرۆژەی بەنداو کاتێکی باسم کاتێکی زۆری دەبێت کە دەگات سەرەتا تۆ دەبێت ئاو کۆکەیەوە کە وەتەر هاروێستینگی بڵ حەسادی ئاو بە دروستکردنی بەنداو ئەو سا دەست دەکەی بە دروستکردنی پرۆژەی ئاودێری ئێستا لە بەرنامەدا هەیە و پلانی زۆر باشیمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین دروستکردنی چەندین بەنداوی گەورە و مامناوەنی بچووکە تا لەو پلانی کە هەمانە نزیکەی دە بەنداوی گەورەیە ئەوەی کە لە پلانەکە ئەمە لە ماوەی چەند ساڵە چێتە بواری جێبەجێکردنەوە هەندێکیان ئەم ساڵەوە ئەعلانی بۆ دەکەین کە بەنداوە گەورەکان هەندێکیان 13 بەنداوی بچووک و مامناوەن ئێستا لە خۆناغی جێبەجێکردندا لەوانەیە 2 ساڵی داهاتوودا و 13 تاوە دەبێت لە هەندێکی ئەم ساڵ ئەلانی بۆ دەکەنەوە بەنداوی باوەنورە بەنداوی باسەڕێ بەنداوی گۆمەسپانەوە بەنداوە گەورەکانن بەنیازی ئەوەی بەنداوی منداوە و بەنداوی تەختەق و بەنداوی باسێ و بەنداوی باکرمان و بەنداوی لێرە و ڕەشاوە کە بەنداوی زۆر گەورە لە سەروبارەکان ئەوان لە ژێگەی بیۆتیا قەرزی دێشخانەوە پلانمان هەیە پلانی زۆر باشمان هەیە بەڵام ئەو پلانە وەکوتم پێوەستە بە دوو شتێکەوە بەشێکی بودجەشی هەیە لە لایەنی وەزارەتی پلانەوە بۆی دانەوە بەشێکی پێویست دەکات کامە بتوانین بە دوای شەریکاتەوە یا ئەو خەڵکانە بگەڕین عروس هەیە بەڵام دەبێت تاوتۆی بکرێت لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بگەینە ئەو سیغەیە کە بتوانین جێبەجێ بکرێت من دەڵێم پلانی باشیشمان هەیە بەو مودەکەمەی کە ئێمە بەسەر چووە تا ئێستا توانیمە پلانی باشمان هەیە زۆر سپاس دکتۆر دێمەوە لای تۆ لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە
تورکیا هەرچەندە دەقێکی یاساکە هەیە کە دەڵێت ئاو مڵکی ئەو وڵاتانەیە کە پێیدا تێپەڕ دەبێت و هیچ وڵاتێک ینی دەسەڵاتی ئەوەی نییە کە ئەم ئاوەکەی ویستی بیبڕێت وەکو چۆن لە ئێران لە بەرامبەر ئەڵوەن و خانەقینەی کات و کەیش ویستی ئاوەکە بەرباتەوە لە ڕووی یاساییەوە ئەوەی تورکیا و ئێران دەیکەن یاساییە جا پێشەوەی بە وەڵامی پرسیارەکە بەمە و کاگەر حەزەکەم تاقیبێ لەسەر قسەی برادران باسکەم بە تایبەتی مەسەلەی بەکارهێنانی ئاو قسە لەسەر تەوعیە و هۆشیارکردنەوەی خەڵکی کرام پێم وایە تەوعیە و هۆشیارکردنەوە جانبێکی شتەکانە بۆ ڕێگەگرتن لە بە خراپ بەکارهێنانی ئاو یان بە فرۆدانی ئاو بەڵام ئێمە دەبێ هانا بۆ شێوازەکانی دیکە بەرین وەکو تەغریمکردن من لە هەتا بۆ مەسایلەکانی دیکەش جگە لە بە فرۆدانی ئەو بۆ مەسایلەکانی دیکەش زادانیشە بۆ بەڵام زۆر بکەین بەڵێ دەبێ هەبێ دەبێت دەست پێ بکاتەوە یان من لە قسەکردنێکمان لەگەڵ برادێکە کە لە دەروی وڵاتە باسی خاڵێکی کردوەتی ئەم وڵاتانە هۆڵەندا و ئەڵمانیا زۆر جا گاڵتە بە یەکتری ئەکەن وەکو مرۆڤەکان بەڵام غرامە وای لێ کردووە ڕفتارەکانیان ڕێک بێتەوە ئەو غرامەی کە بە سەریان دەسەپێنرێ سیارەکە و لە شوێنێکی ناگونجاوە ڕابگری تەغریم دەکرێت خۆت نەبەستی تۆ تەغریم دەکرێت ئەو غرامەی وای لێ کردووە ڕفتارەکان ڕێک ببێتەوە تۆ بەردەوام تەوعیەکردن و شارکردنەوە جانبیە کە تۆ دەبێ هەنابەری بۆ وەسایلەکانی دیکەی سزادان سەبارەت بە کارت من پێم وایە دوای حەزەکەم جگە لە مەسلەی باسکردنی یاسانی و دەوڵەتەکان چی دەڵێ قسەیەکیش لەسەر ئەو بکەین کە پرسیارێک لە مامۆستا خەلیل کرد ئایا تا چەند وەکو کارتێک بەکاردێنرێ مەسلەی ئاو ڕوبەڕووی کێشەمان دەکاتەوە لە داهاتوودا من گوێم لێ بووە لە پەرلەمانتار کە پەرلەمانتاری عێراقی دەڵێت چۆن دەبێ بۆ نمونە لە مەسلەی کارەبا چۆن دەبێ هەرێمی کوردستان 22 ساعت کارەبا هەبێ بەڵام ناسڕێ و حلە و ئەوانە کارەباکەیان 6 ساعت بێ 8 ساعت بێ ڕۆژێ دێ بۆ ئاویش بە هەمان شێوە چۆن دەبێ ئاوی ئێمە ئەوەندە زۆر بێت لە خۆمان زیاد بێ و ئاوی ئەوان بۆ هەمان کەم بێت دەبێ حسابی هەموو ئەوانە بکەین بەڵام مشکلەکانی و هەروەکو باسم کرد مشکلەیەکە ئاسارەکانی شوێنەوارەکانی دوای چەند ساڵێک کە لێمان دەرەکەوێ تەنانەت ئەو هەموو ئاوەی کە لە ئێران و تورکیا هەیە مامۆستا خەلیل ئەڵێ هێشتان کێشەی ئاویان هەیە و بەشیان ناکات چ جای وڵاتێکی وەی کوێمە کە زۆربەی سەرچاوەکانی ئەومان لە دەروی وڵاتی خۆمانە و چەند زەیەک نەبێ لەوانە زەی گەورەکە سەرچاوەکە زیاتر لە کوردستاندا سەبارەت بە یاسای نێودەوڵەتی تاوان بەر لەوەی کە اتفاقیەک لە ئاستی نێودەوڵەتیدا بۆ مەبەستە دەربچێت عرفی نێودەوڵەتی هەبووە بۆ ڕێخستنی چۆنیتی بەکارهێنانی ئەو ڕووبارانێک چەند وڵاتێکدا تێدەپەڕێ ئەو عرفە لە دوجاردا کراوەتە یاسایە کە نەتەوە یەکگرتووەکان جەمعی عامەی نەتەوە یەکگرتووەکان تەبەندی کردووە بە ناوی یاسای بەکارهێنانی ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی لە بواری ناکەشتیوانیدا کە لە ساڵی 94 دەرچووە لەوێدا باس لەوە دەکا کە هەر ئاوێک چەند وڵاتێک ببڕێ بە چەند وڵاتێکدا تێپەڕێت پێی دەوترێت ئاوی نێودەوڵەتی و ئەمەش ئەحکامەکانی تەنزیم کردووە کە وڵاتێک بۆ نمونە کە ویستی بەنداوێ بکە ناتوانێت دەست پێ بکات تاوەکو ئاگاداری وڵاتەکانی دیکە نەکاتەوە بۆی ئامادەسازی خۆیان بەبێ ڕەسامەندی و بەبێ جیهانیش ئیشەکانی خۆی کردووە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە عێراق مزەکەرەی احتیجاج ئاراستی تورکیا کاوە تورکیا وەڵامی یاوەتەوە وەڵێ ئێمە یاترا بۆ ناکەین ئاوی دژە و فرات دوو ئاوی نێودەوڵەتی ئێمە وا دادەنێن کە دوو ئاون با بڵێن سنوور بەزێنن نەک دوو ئاوی نێودەوڵەتن لە کاتێکە مادەم تورکیا لە ساڵانی بسێەوە ئاعترافی بە عێراق و سووریا کردەوەکو دوو وڵاتی سربەخۆ خاوەن سیادە کەواتە و ئەوانە مادەم بێشە دەڕوە ئاوی دکتۆر ئێوە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود لە پەرلەمانی عێراق چیتان کردووە بۆ ئەم مەسەلەیە چیتان کردووە بۆ ئەوەی عێراقیەکان بەبەستم عەرەبەکانە چاو نەبڕنە ئاوی کوردستان و لە داهاتوودا وەک چۆن ئێستا لە بەرباری ئەمنی ڕویان تێکردوین ئەو کاتە لەبەرەوەی ئاویان نەمێنێ ڕوونەکەنە کوردستان جارێکیمان کردو لە ئاستی ئەوەی کە باڵێن عێراقیەکانی دیکەی خوارەوە ناوڕاست با قسەی لەسەر وکەن چیمان کردو بە ئاستی وڵاتانی دیکە لەبەرەوەی پەرلەمانی بە عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق شوێنێکی پسپۆڕە بۆ دەنگ احتیجاجکردن سەبارەت بەو سیاسەتی تورکیا و ئێران دەیگرنە بۆ سەرچاو ئاویەکانی کە دێتە عێراق بەردەوام ئێمە بەیاننامەمان خوێندەوەتەوە و لە ناو پەرلەمانە باسمان کردووە و وەفدی وفد دروست کراوە لە نێو پەرلەمانی عێراقی لە سەردانی ئێرانی کردووە بە تایبەتی بۆ ئەو کێشەی ئاوی ئەڵۆن کە کێشەیەکی زۆر هەنووکەی و ئانیە لەبەر وشکی کردووە ئەگەرچی سیاسەتی کە ئێران بەرامبەر ئاوی ئەڵۆن گرتوێتە بەر نزیکی 50 ساڵە بێ و سیاسەتی هەیە بەڵام لە ئێستادا تەواو وشکی کردووە و ئاوە و ئێران هەست بۆ دەکرێت وڵاتانی دەوروبەر بەردەوام خۆیان دەدزنەوە لە هەر کۆبوونەوەیە کە باسی ئاو و کێشەکانی ئەو بێ بۆیە بەردەوام ئەو تەوسیاتانە هەیە کە عێراق هەر ڕێکەوتنێکی ئابووری هەر ڕێکەوتنێکی دیکە لەگەڵ وڵاتانە بەستێتەوە بە ئاو ئەو بوو لە دوجارە بینیمان وەزیری بازرگانی عێراق دکتۆر خێرەڵڵا
چۆن ئیمزای ڕێکەوتنامەیەکی ئابووری نەکرد لەگەڵ ئێران بەستەوە بەوەی کا دەبێتەوە ئاوەکان بەردێتەوە بەتایبەتی ئاوی ئەڵۆنی و چەند ئاوێکی دیکە ئەمە ڕفتارێکی ڕاستە کە دەبێ بژیرێتە بەر سەبارەت بە شەکەی دیکە سەبارەت بە بەشەکەی دیکە چیمان کردووە لە ئێستاکەدا کاکە یادگاردەمێ باسی ئەوکەم لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای 2008 و 2009مان زۆرە تا ئێستا تێنەپەڕیوە ئەم یاسایەکمان بۆ هات بەر لە چەند مانگێک بە ناوی یاسای پێگەێنانی ئەنجومەنی نیشتمانی ئاو یاساکە لە 2012 لە مانگی 6 لە ئەنجومەنی وەزیران تێپەڕیوە هاتووەتە ناو لیژنەی ئاودێری و کشتتوکاڵەوە لیژنەکە بەبێ ئەوەی تاوتوێ بکەن کۆبوونەوەی لەسەر بکەن جێگیری یەکەمی سەرۆک پەرلەمانی عێراق قسەی سوێر چۆتە ناو لیژنەکە پیانی تۆ بە پەلە دەبێ ئەو یاسای بەرزکەنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی تێپەڕێنین بە پەلە هاتە نێو پەرلەمان و دابش کرا بە سەرماندا اینجا هەستمان کرد چی یاسایەکی هەڵەیەوە چەند ناکۆکە لەگەڵ دەستورە و دەبێتە چه ئاسارێکی خراپ بەسەر هەرێمی کوردستان بەجێ دێڵێ جناب پێم دەڵێ زۆر بە پەلە نازانم دێمە وەلات بۆەوەی قسەی زیاتر لەسەر پرۆژه یاسای بکەین کاک پێشەوە دێمە لای تۆ دەوترێت پرۆژەی گاپ وا دەکات 7,000 کورد ماڵ و حاڵی خۆیان بەجێ بهێڵن و شاری مێژووی حەسەن کێفیش لە بن ئەودا نقم دەبێت بەدەر لەوەی کە پرۆژەی گاپ کێشەی عێراق و تورکایە کێشەیەکی گەورەشە بۆ کوردەکانی باکووری کوردستان ئەو کوردانی پیان دەوترێت کوردەکانی تورکیا وەکو پەرلەمان تا چەند درکتان بەم مەترسیە کردووە چکە ئایا ئێوە وەکو پەرلەمان بە مەسئولیەتی خۆتانی نازانن کە بەرگری لەو کوردانی ئەوێش بکەن کە زوڵمیان لێکرێت و ئەڵێن هەر کەسێکیش بڵێ پرۆژەی گا پرۆژەیەکی خراپە ڕەنگە بە خیانەتی گەورە لە قەڵم بدرێت و حکمی بدەن خۆی لە ڕاستیدا مەسئولیەتی یەکەم دەکەوێتە ئەستۆی لانی پەیوەندیدار لە بەغداوە بەڕاستی چکە بۆ پێی کە پێشتریش باسم کرد هەوڵەکان بەردەوام هەبوونە بۆی کە دانوستان و گفتوگۆ هەبێ لە نێوان حکوومەتی عێراق و وڵاتانی دراوسێ بەتایبەت تورکیا و ئێران ئەوەندەی کە من زانیاریم هەیە تا ئێستا هیچ ڕێکەوتنامەیەکی ڕسمی نییە لە بینی عێراق و ئێران و تورکیا سەبارەت لە مەڕئاوە وکەوەی کە لە ساڵی 2008 ڕەنگە لە ئەستەمبول دانیشتنێک کرابێ لە بینی تورکیا و سووریا و عێراق بەڵام هیچ اتفاقیەک نەبووە هەروە لە 2009 وەزیری سەرچاوەکانی عێراق کە دکتۆر لەتیف ڕەشید کوردێک بووە باسی لەوە کردووە ڕایگەیاندووە کە تا ئێستا اتفاقیەکی ڕسمی نییەوە تا ڕێکەوتنێکی ڕسمی نیە لە بینی عێراق و تورکیا لەمەڕ کێشەی ئاوە بەڕاستی ئەمەش لێرە دەبێتە جێگەی پرسیار تا ئێستا بۆچی مەسەلەن ڕێکەوتنیشی لەمەڕ ئاو لە بینی ئەو وڵاتانە نەبووە ئەوەی کە جەنابەت باست کرد بە پێی راپۆرتەکان دیارە ئەو پرۆژەی کە باست کرد نزیکەی 22 بەندا و ئەگەر کەمتر نەبێ ڕەنگە زیاتر بێ لەسەر تورکیا خەریکە دروستیکە لەسەر ڕووباری فرات و دیزلە بۆ پێش بێ 150 ئاوی فرات و 20 دیزلە گل دەداتەوە ئەمەش کارەسات دەخولقێنێ بەڕاستی بۆیە مەسئولیەتەکە بە دەرەجەیەک لەسەر خودی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بۆ پێی کە چوارچێوەی دەستور هەوڵدەن پێی یاسا و نەریتەکانمان باس لە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی هەرێمی کوردستانەکەن ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان هەر دروستیەکەین و ئەلانیەکەین ئاویش یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دروستکردنی دەوڵەتێک بۆی تۆ پێویستێ بە کەس نەبێت لە ئێستادا کە کاتێک ئێران سنوورمان لێدا دەخا من هەمیشە وتومەتەوە ئێڵێمەوە یەک ڕۆژ ئێران ماست نەنێرێ قەیرانی ماست لە هەرێمی کوردستان دروست هەبێ ئایا هەرێمی کوردستان توانیوێتی ئەم ئاوە وەکو تۆ لە لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری توانیوێتی ئەم ئاوە لە بواری وەبەرهێنان و لە بواری کشتتوکاڵدا بە شێوەیەکی وا استیغلال بکرێت کە پێویستمان بە بەرهەمی دەرەوە نەبێت بۆ تا ئێستا نەکراوە گەر نەکراوە خۆی لە ڕاستیدا وەکوی کەگەکرم باسی کرد دوو بەنداو هەیە لە کوردستان دوکان و دەربەندی خان 180 ئاوی ئەم دوو بەنداوە کەمترین سوود کوردستان لێ دەبینێن لە بواری کشتتوکاڵی وە لە بواری خواردنەوە 180 دەڕوا بۆ ناوەڕاست و خواری و عێراق ئەمە حقیقەتێکە ڕەنگە ناکرێمە بیشارینەوێرە بۆیە پێویست بوو ئەگەرچی ئێمە موبەڕیرمان هەبووە تا 2023 بۆ پێی کە ڕژێمی بە عەزما بوو نەماتوانێت کۆمەڵەشت بکەین بەڵام لە دوای 2023 ئێمە دەزانین کە عێراق ئازاد کراوە خۆمان خاوەنی دامەزراوەیەکی پەرلەمانین و حکوومەتی وەزاری تایبەتمەندمان هەبووە دەبووە ئەوان پلانی تۆکمەتریان هەبوو ئەگەرچی پلانێکی استراتیژی هەبووە کە لە 2009 تاوەکو 2013 بەپێی ئەو پلانە استراتیژە دەبووە لە خلالی ئەو 4 ساڵە ئەگەر هەڵم کاگەکرم هیوادارم بۆم ڕاستکاتەوە نزیکی 19 بەنداوی بچووک و مامناوەند دروست بکرێت لە کوردستان و 8 بەنداوی گەورە دروست ئاگادار بن کراوە ئەمە نەکراوە بە دڵنیار وەکو خۆشی ئاماژەی پێدا کە 3 بەنداو تا ئێستا دروست کراون واتە ئەو پلانە پلانی استراتیژی شکستی هێنا بۆیە دەبێت بە دوای بەدیلێکی تردا بگەڕین ئێمە لە کاتێکا کە ئیدعایەوە دەکەین دەمانەوە دەوڵەتی کوردی دابمەزرێنین دەبێت بیرێک سەرەتا لە ئاو بکەینەوە بۆ پێیکە ئێمە ئایا لە کوردستان دەتوانین ببین بە خاوەنی سەرچاوی ئاوی خۆمان یا خوار پشت بە وڵاتانی دراوسێ بەستین بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باست کرد پار ئاوی ئەڵوەر کە سەرچاوەکەی لە ئێرانەوەی وەفدێکی پەرلەمانی بەغدا کە سەردانی ئێرانیان کرد پاش هاتنەوەی ئەوان تەنها بۆ ماوەی 20 ڕۆژ ئاوەکە دەرگرایەوە
یعنی ئەمە کاریگەریشی دەرونی خراپی لەسەر خەڵکی ناوچەکە دروست کردووە لەبەرەوەی خۆمان دەزانین لە پێشینانە وتیانە ئاو ئاوەدانی واتە شوێنێک کە ئاوی لێنە بێ ئاوەدانیشی لێنێ کە ئاو هەبوو ئاوەدانیشەیە بۆی بە تەسەوڕی من زۆر جارێ وڵاتانی دراوسی وەکو کارتێکی فشار ڕەنگە ئێران بۆ مەبەستا ئاوی ئەڵۆن بگرێتەوە وەکو ئەوەی کە بیەوەی عراق و کوردستانیش بە تایبەتی لە ڕووی کشتتوکاڵ و ئابوووریەوە سربەخۆ نەبووەوە پێش نەچن بۆی وەکو کارتێکی فشار بەکاری دێنێ لەلایەکی ترەوە تورکیا زۆر جار هەوڵ دەدا لە بری ئاو نەوتی دەستکەوێت بۆیە زۆر جار وەکو کارتێک ئاو بەکاردێنێ ئەوانەی کە باسمان کرد ڕەنگە کۆمەڵی هۆکارم بۆیە من پێم وایە دەبێت ئێمە و بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بیر لە پلانی زانستی تر بکاتەوە بیر لە هەنگاوی تر بکاتەوە ئایا بەسەر ڕێگەی ئێمە دەتوانین سوود لە سەرچاوەکانی ئاو ببینین پێشەوە مامۆستا دێمە لای تۆ لەبەرەوەی نزیکە بینەوە لەوەی کە ڕەنگە کات شتێپەڕی بێ کە میوانەکان پرسیارەکانیان بکەن دەوترێت تەنانەت کاک ئەکرم پێش بەرنامەکە ژووتی ئاوی دوکانەوەی بۆ سلێمانی دێت لە ینی ملەوەسە پیسە ڕەنگە بۆ خواردنەوە نەبێت بەڵامی تر تۆ لە ناچاریە بەکاری هێنی ئاوی سەرچاوەکانی ئاوی کوردستان یاخود سامانی ئاوی کوردستان تا چەند ئاوێکە کە بەکەڵکی ئەوە بێت ئاوێکی تەندروست و سەحیە کە بخورێتەوە وەچی کراوە بۆی ڕێگری بکرێت لەوەی کە ئاوی بۆ نمونە بەنداوی دەربەنی خان لەوە زیاتر پیس نەبێت چکە دەڵێن زۆر پیس بۆ لە بەنسبەت ئای خواردنەوە ئاگادار گەر بە کورتیش بێ سوپاس دەکەم مامۆستا یەکجار زۆر ئێستاوە لەژێر تەنفیزە تقریبا با بڵێن لە ناوچەی هەولێر لە شاری هەولێر زیاد لە 300 گوند ئاوی بۆ دەچێت ئای خواردنەوەی پاڵێوراو یعنی لە ڕووباری کەلکەوە مەشروعی بۆ کراوە مەشروعی قەندی لە ئیفرازی 4 3 لە دهۆکە لە سلێمانیشە تەبعی دۆکان بەس پیسبوونی ئاوی دۆکان سەبەبێکە ئێمە دائیمان لە حوازەکان ڕووەدا ئینقلاباتە ئینقلابی ئاوەکە خۆی ئەو ئاوەی لە ژێرەوە بۆ سەرەوە دێت بەو شێوەیە لە ڕووی علمیەوە هەندێک جار ڕێڕەوی ئەو ئاوانە مادەی گۆگرد و شتوان یعنی کە کۆ دەبێتەوە ئەوانە هەموو لە ژێر ئەحوازەکان نیشتووە کاتێک کە ئەو ئینقلابەتە ڕوو دەدا لە ئاویانی سەر ئاو بن ئاو دەکەوێت جاری وا هەیە ئینقلابەکە زۆر شەدید دەبێت ئەوەی کە لە ژێرەوەی هەمووی دەینتە سەرەوە تێکەڵی دەکا بۆیە بۆنەکەشی دەگۆڕێت پیسبوونێکی تەواوی بەدیار دەکات دواتریش ئەوە دەچێت بۆ ماڵان ئەنجا تریتمنت ئەکرێ ینی پێش ئەوەی ئەو بچێت چونکە یەکسەر ئەوە نادەن بە ماڵەوە دەبێت تەسفێ دەکرێت ئەنج ئایا ئەو بۆنەی کە لە گۆگردەکەەوە لە تەسفیەکە خاوێن دەبێتەوە یان ئەوە میهمەکە ینی مەرحەلەی تەسفیەکە چۆنە لە تەسفیەکە ئەو شتە ئەنجام هەرێمی کوردستان زۆر بە کورتی مامۆستا ئەمە چۆن کراوە ئایا ڕێگایەکی ڕاست و دروست گیراوەتە بەر بۆ ئەم ئاوە تەسفیەکان هەموو بە ڕێگایەکی دروست و بە تەسمیەکی تەواو کراوە بەڵام جاری وایە وەکو وتم کە ئەو شتە ڕوو دەدا احتیمالە ئەو بۆنە لە تەسفیەکە دەرچێت سەیترە لەسەر ناکرێت ئەوەیە معالەجەیەکی تایبەتی پێویستە ئایا ئەو معالەجەیە دەتوانن ئیزافە بکەن لە ئێستا یان خراوەتە دراست یان ئەوەیە زۆر سپاسان دەکەم بینەرانی عزیز ئێستا کاتیەوەی ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاڕاست فەرموو من شیروانم ئەندازیار لە بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی بەس حەزم کرد ڕوونکردنەوەکتان بە سەبارەت بە ئاوی دوکان و دەربەنی خان لە ڕاستیەوە ئاوەیەتە سلێمانی و ئاوێکی پاکە ملەوەست نییە چونکە محەڵەیەکی گەورە هەیە لە ڕێگە لە پیرقوربان ئەوە چەند ساڵە ئیشتیا کرێ و هێڵی یەکەمیش کرا بە دووەم لە دوکان ئاوێکی پاک و سەیفەکە ئەوی ئێتە ناو سلێمانیەوە سەبارەت بە دەربەنی خانیش وا لە قۆناغی کۆتاییە محەڵەیەکی تەسفی چاچی بۆ دانراوە ئەویش لەوە نەجاتی بووە هەروتم بۆ ڕوونکردەوە ترسێ بڵاو نەبێتەوە زۆر سپاس دەستی خۆش بێ فەرموو ئیسماعیل لە بەڕێبەتی ئاوی دەوروبەری سلێمانی لە ڕاستیە من دوو سێ پرسیارم ئامادە کرده بوو هیچیان لەوانە ڕووبارەکان دروستکردنی بەندا و بەرز کاکرم هەندێک ڕوونکردنەوەی ود لەسەرەوە پرسیاری دومیشم سەبارەت بە دروستکردنی وەزارەتێکە بۆ هەردوو بەڕێز پەرلەمانتار وەزارەتی ئاو یعنی لە زۆر شوێنە هەمووان ئەزانی کە وەزارەتی ئاو لە وڵاتانی دەرە وەزارەتی تایبەتی هەیە بە ئاو بەڕاستی ئاو لە کوردستانە بە تایبەتی ئێمە ناچینە دەرەوەی کوردستان وەلا خراوە یعنی بە بەڕایەتێکی گشتی کیفایەتی پێکراوەتەوە لەگەڵ ئەوشا ئەبوایە مەسەن وەزارەتی کشت و کاڵ و هەروەها وەزارەتی شارەوانی خۆیان ئیلحاحیان کردا لەوەی کەوا ئاو وەزارەتی تایبەتی هەبێ بۆی ئەوان فریای کێشەی خۆیان بکەون و لە لایەک و لایەکی کەشەوە وەزارەتی ئاو کە دروست بوو پسپۆڕی دروستەکە لە وەزعەکەی خۆیان ئەتوانێت سەیتەر بکە ئەتوانێت پلانسازی بکە بۆ زۆر باشە پرسیاری کەشم ئەوە بوو بەداخەوە ئەوەی کە پەیوەندە بە مۆزوعەوە ئەبوایە ئەندامیشان لێرە بووە بە تایبەتی ئاوی ژێرزەوی
بەنسبەتی بیری ارتوازیەوە لە ڕاستیا من لە بەڕاتی ئای دەوروبەر بووم لە ساڵی هەشتاکانە لە هەموو شاری سلێمان حافظەی سلێمانیە نەک ناو شارە 113 بیر هەبوو بیری توازی یعنی ئەو بیرانی کە تایبەت بوون بە ئاوی خواردنەوە بەکارێنرا 113 ئێستا ڕەنگە بۆ شەخص نەبوو بێ نانا من باسی بیری زەرعیش هەبوو بەڵام کەم بوو بۆ شێوەش نەبوو مەسەن دایری زەرعا بیریان هەبوو مەسەن بە عەقدیان نا بە زاری عۆمانە بەڵام زیاتر من باسی ئاوی خواردنەوەکەم 113 بیرە بوو و داتاکانش لای خۆم من خۆم کۆمە کردو و حتا ئەمزانی مەسەن لە سوانخۆرنە چەند بیر هەیە یعنی هەموو لە حدودی 13 بیر 15 بیر ئەوەنە ئێستا هەر لە شاری سلێمانی لەوانێت هەزارها بیر ئیرتوازی هەبێت لە کەلارە لەوانێت 40-50 بیر ئیرتوازی هەبێت لە چوارخۆرنەوە حاجیاوە گەشتنەوەتە 30 بیر 40 بیر یعنی ئەمە بەڕاستی لە هەموو شوێنێکە لە هەموو وڵاتێکە ئەبێ ئەو کەسی کە قرارەیە بیر ئیرتوازی دەستێکی باڵای هەبێ مەسەن با بڵێن ناڵم ڕێز جمهور بە یعنی یەشێک بێت لە مستەوای وەزارەت هەبێ موافقت کا کە بیریشی ئیرتوازی لێ بدرێت لە شوێنێکە زۆر سپاس بەڵام لای ئێمە بە شێوەیەکی عەشواییە هیوادارم ئەمەش ئیتر نازانم ئەگەر بەڕێژ ئەکرەم ئەو ئەزانێ بەڵێگەر لە اختصاص هەبێ هیوادارم بەسەر ئەو وەزعا بەڕاستی ئەوەش یەکێکە لە کێشەکانی مەسەلەی ئاو لە کوردستانە زۆر سپاس ئایار بورهان لە بەڕێوەبەرەتی ئاوی دەوروبەری سلێمانی پرسیارەکەمان ڕاستەی بەڕێز کاکەکرەمەکەم ئایا تا ئێستا چی هەڵوەستێکیان وەگرتووە بۆ پاراستنی سەرچاوەکانی ئاو لە هۆکارەکانی پیسکردن و هێشتنەوەی سەرچاوەکان بەخاوێنی سپاس فەرموو ئاکام مەجید خوێندکاری جامعی سلێمانی بەشی جوگرافیا من پرسیارەکەم بۆ کاکەکرەم و مامۆستا فەوزیە ئەوەی ڕوون و ئاشکرایە کە لەم وڵاتە بۆ دروستکردنی هەر وڵاتێک بۆ وڵاتێکی سەربەخۆ وڵاتێکی دروستکردنی دەوڵەتی کوردی ئەوەیە کە سەرچاوی سەرشیا و سەرچاویشی سەرەکیە بۆ بێ دروستکردنی و دەوڵەتە چونکە ئاو سەرچاوی سەرشی بۆ پێگانی پیشەسازی بۆ کشت و کاڵ بووە بۆ ئەکسەرەتی سەرشی چۆنەڵی بەرهەمێنان لە وڵاتە ئاوە ئایا حکومە لەم وڵاتەدا تەنها پلانی ئەوەیە کە سەد دروستکە سەرچاوی سەرشی ئاوەکان کە دێنام هەرێمەوە لە دەروی وڵاتە ئایا تەنها حکومەت بیلەوە کاتوانێت کە بەفر و باران بارێ و بیگاتە سەرچاوەکان زیاد بکات وە ئەمانی سەدی لێ دروستکەن بۆی کە بۆ بەرهەمێنان بەکاری بێنن لە کاتێکا ڕوون و ئاشکرایە کە ئەو سەرچاوە و ئاوانی کە 10 ساڵ لەم بۆ پێشدا هەرێمی کوردستانە هەن ئەوانی کە بەڕێژەیش کەمترن ناک سەرەکیەکان لە ناوچوون وە گومانیش نییە گومانیشەیە کە ئەو سەرچاوە سەرشی ئەوانی کە ئێستا هەن کە لە ناویش نەچن ئەوە بەرەو کەمبوونەوەیەکی بەرچاوە چن ئەگەر وڵاتانی چواردەوری عێراقیش فەرموو ئارام نووری لە بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری سلێمانی پرسیارێکم بۆ کاکەکرەم بەنداوی باس لە بەنداوەکانەکە بەنداوی چاقچاق یەکێک بوو لەو بەنداوانی کە لە شاری سلێمانی لە پشتی لای تافگەوانێ لە سەشنار هەبوو کاتی خۆی بۆی لافاوانێ لە 2006 پێم وابێ ئەوە بوو تەقی و فەوتا ئێستا چ پلانێکتان بۆ دروستکردنەوەی هەیە ئێوە وەکو حکوومەتی هەرێم ئاکو ئەو پلانە ئەمە یەکێکە لەو بەنداوانی کە بڵێن ئێمال کراوە ئەوە بوو لەو شوێنەی بڵین لای سەرچنارەوانیە چەند پرۆژەیەکی تر دروست کراوە ئەو بەنداوە ئەهمال کراوە بەڵام لە هەمان کاتە کە ئەو بەنداوە دروست کرا بەردەوام بە یەکێک بوو لەو ئەوە لەو پرسیارەت زۆر ڕوونە بەڵێ پرسیارێکی تر دەستی خۆش بێ زۆر زۆر سپاس فەرموو دەستخۆشی بەرنامەگەڵ یەکەم بە خێراتنی میوانەکانەکەم پرسیارێ بۆ کاک پێشەوە ئێوەکو پەرلەمانتاران چیتان کردو بۆ ئەوەی دێهاتەکان لە ڕووی ئاو ئاوتێریەوە وەک دەبینی ساڵ بە ساڵ بەڕێوچۆبوون لە ناوچوونەچن و ڕوو لە شارەکانەکەن هاوڵاتیان ئێوە چیتان کردو بۆ ئەوەی ڕێ لەو ڕووداوانە بگرن پرسیاری کەشم بۆ کاگاکرێم هەموو ساڵێک وڵاتی ئێران بەنداوەکان دەگرنەوانێ بەڵام ئێوە تا ئێستا هیچتان نەکردووە ئایا پلانتان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوانە هەر بۆ کاگەکرێم پرسیارێکی تر کاگەکرێم باسی دانانی سعاتی کرد بەڵام لە پێشووتریشدا سعات هەردانراوە کە غرامەی هاوڵاتیان ئەکرێش پارەیەکی ڕەمزیە هیچی وان نییە هەر بەردەوام لەسەر و کارە ئایا پلانی ئێوە چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی و کار و سپاس سپاس بۆ تۆ فەرموو دلێ ڕۆژنامەنووس بە خێراتنی میوانەکانەکەم پرسیارێکم بۆ کاکەکرەم هەیە بەڕێز دیارە ئاشکرایە لە هەرێمی کوردستانە قەیرانی ئاو لە هەرێمی کوردستانە ئاشکرایە کە هەیە من پێم وایە لە ساڵانی ڕابردوو داوای لێ دێ ساڵانێک دێکە لیتری ئاو بە لیتری نەوە دەبێت بیگۆڕێنەوە ئەو ڕاستیەکە کۆلیریە ناکرێت ئایا ئێوە پلانتان چییە کە زۆربەی دیهاتەکان لە سنووری هەرێمی کوردستان دەویشتیان کردەوە بەرەو بیابان چوونە ئەمانە چی دەگرێت حکوومەت پلانی چیە بۆ ئەم بەرەو بیابانی کە دیهاتەکان
بەرەو چۆڵبوونەچن بەرەنە ناوبوونەچن شتێکی ترمەوەی وشاری خەڵک بەڕاستی من لەگەڵ هەموو قسەکانی کاکسامانم وشەکانی زۆر جوام و زۆر ڕاستە وشاری خەڵک زۆر گرنگە وشاری خەڵک لە بوونی ئاو لەوانەوە بەڵام یەک شتێک هەبوو بۆچی ئەوە تەبیق نەکرا بڕیار بوو لە ئەو کەسانی کە ئاو بە فیڕۆ درێ لە دەستگا ڕاگەاندنەکانەوە بکامیرە بڵاو بکرێتەوە لە دەستگا ڕاگەاندنەکانیشە ئاشکرا بکرێ ئەمە شتێکی گرنگە وەکو کاکسامان شارەتی پێکرد کە لە وڵاتانی دەرەوە وەشاری خەڵکەوەی بە یاساڕەکە خرێتەوە ئەبێ ئێمەش یاسایەکمان نەبێ بۆ ئەو زۆر گرنگە زۆر سپاس فەرم ڕێبەر ئیبراهیم خوێندکار پرسیارێکم ئەو وەکو ئاشکرای بینین ئەو سەرچاوە ئانەی پرسیارەکەت بۆ کێ بوو بۆ کاک پێشەوە ئەو سەرچاوە ئاویانە کە داخلی هەرێمی کوردستانە بن زۆربان لە وڵاتە دراوسەکانەوە دێت ئەگەر ڕۆژێک ئەم دەوڵەتانە ئەگەر ئەو سەرچاوە ئاویانە بگرنەوە نێڵن داخلی هەرێم بێت هیچ پلانێک لە ئارەدا هەیە بۆی هەرێم لە داهاتوو تا پێش بەخۆی بەستێت سپاس بۆ تۆش بە خێراتنی میوانە بە ڕێزاگانەکەم ئاسۆی ڕۆژناونز من بە ئاسی پرسیارێکم هەیە بە ڕێوەبەراتی ئاوی چەمچەماڵ هیچ پیلانێکی نییە چونکە هەنێک گەڕێکی چەمچەماڵ ڕۆژنە ڕۆژێ ئاوی دێ هەنێک گەڕێکش حەوت ڕۆژ بۆ دە ڕۆژجارێک ئاوی دێ ئایا هۆکاری ئەم بێ ئاوێتی بۆ هەنێک گەڕێکە بۆ هەنێک گەڕێکش هەموو ڕۆژێ ئاودیان ڕۆژنە ڕۆژێ دێ سپاسانە سپاس بۆ تۆش مامۆستارەرات سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز پرسیارێکم بۆ کاک خەلیل هەیە بێگومان ئەو ئەوانەی کە لە کوردستانە ئێستا هەچی زیێرا بۆ پاشبای کارگەکانە ئەچێتە سەری خۆ دەزانی پاشەڕۆی ئێستای مرۆڤی هەموو سەرزەوی هەمووی زۆری موادێکی ماوی موادی زەرمەندە ئایا بەو ئەو پاکردنەوەی کە ئێستا هەیە ئەتوانی هەموو شتێ پاکاتەوە لەو بڕام پاکردنەوەی بەکتیاوی حاڵەتی ئۆرگانی پاکەکاتەوە حاڵەتی تر پا ناکاتەوە ئەبێ من ڕەچاو بکەین کە لە ساڵانی داهاتوە ئایا چیمان بەسەر پرسیاریش تریش بۆ کاک پێشەوە وەک پەرلەمانتارێکی کوردستان ئێمە لەم بینە لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانش کۆبوون و هەمان پێشگیان خستە بەرچاو ئایا یاسای ژینگە تا ئێستا بۆ جێبەجێ ناکرێت لە کوردستانە کە لە ساڵی 2010 دەرچووە کە پرۆژه یاسای لە پێشە پرۆژه یاسای کۆمەڵی کوردستانی سەوز بوو دوای پەرلەمان ئیزافەی تری بۆ کرد و جێبەجێ تا ئێستا جێبەجێ ناکرێت هەچی ئەو کارگانەوەی تازە مۆڵەتی بۆ دەرچێت پێویستە ئەو مۆڵەتە مۆڵەتێکی ژینگەی خۆی محەدیدات هەیە لە ژینگا و سنوور دیاریکردنی ئەو شتانە کە لە شوێنێکە ئێرە شوێنەکە ئەو کارگانە درێت تا ئێستا ئەوە ڕەچاو نەکراوە پرسیاری تریشمان بۆ کاک دکتۆر سامان هەیە ئەویش تا چ ڕادێ پەرلەمانی عێراق جۆ بە ئاو ینی تا چ ڕادێ کردوێتی بە کێشە ئێوەڵە شەڕی ئاو دەست پێکاری جەنگی سێ من ئەڵم نەخر شەڕی ئاو لە ساڵی نەوەکانەوە دەستی پێ کردووە ئێمە لە ساڵی نەوە کابراایکی بێگانەمان بینی لە ڕێکخراوی دیسی وتی بەڵێ شەڕی ئاو دەست پێکات باڵکو دەستی پێ کردووە ئەوەی لوبنان و ئیسرائیل خەریک و لەسەر جۆگە لێ شەڕیان بێ پرسیارێکیش بۆ کاک ئەکرام نازانم بەنداوەکان زۆر بە خاوی ئەڕوا و ئێمە زۆر پێویستمان بەکارێکی خێرایە بەس بۆ بەخاوی ئەڕوا لەگەڵ ئەمە وەکو بەڕاستی ئاو ئەگەر خەڵگەست پێ و نەخۆشە گوایە خەریکە ئەمرێ ینی ئەبێت تۆ چۆن ئاوا فریایی بکەی بۆ بڵێ هەر بە ساڵێ بەندای بکەن ئێستا نازانم بەنداوی قەراڵی ئەمەی نایشار زوو چی بەسەرات ئەوەی کۆلۆز مەسیری چێ ئاوێکی زۆر گەورە هەیە لە گوندی دەرزی لەوەی شارەزابی ئەڕوا ینی ڕووبارێکە تا ئێستا حسابێکی بۆ نەکراوە سپاسانە فەرموو فەوزیە عەبدولکەریم بەرپرسی سلێمانی کۆمەڵی کوردستانێکی سەوت منە کوچەند پێشنیارێک بۆ لایەنی پەیوەندیدار حەزەکەم سەعات بۆ ماڵان دابنرێ و هەروەها دانانی تەغریمکردنی یعنی جەختکردنەوە لەسەر نظامی تەغریمکردنێکی زۆریش بۆ کەسانی کە ئاو بەها دەردەن و هەروەها بۆ ئیسفادە لە ئاوی بارانە و نەکراوە ڕاستەڵێن بەندا و دروستەری لە دەرەوەی شار بەس بۆ لە ناو شارە خاصن لەو کۆمەڵگەنیشتەجێ و شارانەی کە دروست دەکرێت بۆ لەو پرۆژانەیە کە خەزان دروست ناکرێت بۆ ئیسفادەکردن لە ئاوی بارانە و هەروەها ئەو زێرابارکەیان ئاوەکانیان بۆ پاک نەکرێتەوە جارێکی تر بەکاربێنێتەوە بۆ عەلەقەل سەوزایی ئەو مەنتیقانە کێماڵێن ئەو شارانەی دروست دەکرێت بۆ سەوزایەکەیان بە ئاوی زێراب ئیستیفادەی لێ بکەین وەک لەوەی ئاوی سازگار و پاکی شیرین بەکاربێنین سپاس بۆ تۆش بەڵێکیان بەڵێ زۆر سپاس بۆ ئازیزانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان پاش ناوبڕێک وەڵام لە میوانەکان وەردەگرینەوە بینەرمان بن